هەورانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ لە ڤیدیۆی ئەم جارەدا دەپرسین ڕێبەرایەتی چییە؟ What is leadership؟ پرۆفیسۆر جەیمس ڕایەن کە پرۆفیسۆری پەروەردەی لە زانکۆی تۆرنتۆ لە کەنەدا وەڵامی پرسیارەکە دەداتەوە. لە دنیای ئەکادیمیا و سێکتەرە جیاوازەکانی کۆمەڵگەدا ڕێبەرایەتی وەک کلیلی پێشخستن و چاکردنی ڕێکخرا و دەستگا و کۆمەڵگەکان دەبینرێت. بەڵام کەم کەس لەسەر ئەوە کۆکن کە باشترین استراتیژیەکانی ڕێبەرایەتی کامانن. ئەوانشی لەسەر مانای ڕێبەرایەتی کۆکن زۆر کەمترن. ئەمە مانەی وایە چەمکی ڕێبەرایەتی چەمکێکی ئاڵۆزە و ڕێکەوتن لەسەری کەمە. بەڵام هەندێک لە مانا بۆچوونەکان بەگشتی باوتر و زاڵترن. ئێستا هەندێ بیرروبۆچوون و باوەڕ هاتوونەتە ئاراوە کە تەحەدای مانا و بۆچوونە تەقلیدیەکانی ڕێبەرایەتی دەکەن. ئەم تەحەدایش زیاتر لەسەر توخمە بنەڕەتیەکانی ڕێبەرایەتین کەسیانن، ئەوانیش بریتین لە پێگە و ڕۆڵی کەسەکان، سروشتی پەیوەندیەکانی خەڵک لەگەڵ ئامانجەکانی ڕێبەرایەتی. ململانە لەسەر مانای ڕێبەرایەتی زۆر گرنگە، چونکە ئەنجامەکەی بڕیار دەدات کە ڕێکخرا و جوواکەکان چۆن خۆیان ڕێک دەخەن و کاری خۆیان بەڕێوە دەبن. چۆنێتی تێگەیشتن لە ڕێبەرایەتی کار لەسەر چۆنێتی کارکردنی دەستگا و ڕێکخراوەکان دەکات. لە بنەڕەتدا ڕێبەرایەتی پەیوەستە بەهێزەوە، بەمانای ئەوەی کە کێ بڕیار لە چی دەدا و بۆ کێ. ئەم باسی هێزەش لە ڕوونکردنەوەی توخمە بنەڕەتیەکانی ڕێبەرایەتی کە باسمان کرد زیاتر ڕوون دەبێتەوە و ماناکەی جوانتر دەردەکەوێت. ئەگەر باوەڕەکە وابێت کە ڕێبەرایەتی پەیوەستە بە کەسەکانەوە، ئەوە ئەو لایەنەی کە هێز بۆ بەدیهێنانی کار و کردار بەکاردەبات کەسەکانن. بەڵام ئەگەر باوەڕەکە وابێت کە ڕێبەرایەتی چالاکیەکی دەستە جەمعیە، ئەوە هێز نابێتە مڵکی تاکە کەسێک، بەڵکو دەبێتە مڵکی کۆمەڵێک کەس. ڕوانگەمان بۆ مانای ڕێبەرایەتی لە هەمان کاتدا بڕیار لەسەر ئاراستەی بەکاربردنی هێزیش دەدات کە داخۆ ئاراستەکە هەڕەمی ستونیە یان ئاسۆیی. بڕیار لەسەر ئەو ئامانجەش دەدات کە هێزەکەی بۆ بەکار دەبرێت. ڕوانگەی زاڵ و باو ڕێبەرایەتی لە کەسەکاندا دەبینێت و بە کەسەکانەوە دەبەستێتەوە. ئەم ڕوانگە باوە هەڵبەت مێژوویەکی دوور و درێژی هەیە بەوەی کە ئێمە دەبینین ڕێبەرایەتی بە تایبەتمەندی کەسەکانەوە دەبینێت لە پاشا و لە سەرکردە و لە سەرۆک و لە کەسەکانی کە لە مێژوودا جەپەنجیان دیارە و کاریگەریان لەسەر ڕێڕەوی مێژوو هەبووە. وەکوڵی ئاماژە بە تایبەتمەندی تاکە کەسەکان دەکرێت لە دیاریکردن و ئاراستەکردنی ڕێڕەوی مێژوو. زۆرێک لەو تیۆریست و کەسە ئەکادیمیانەی کە باسی کاری ڕێکخراوەیی و بەڕێوەبردن دەکەن لەو بۆچوونەوە کاریان کردووە کە گوایە ڕێبەرایەتی بە تاکەکانەوە بەندە. لایەن وایە کە کەسەکان تاکەکان هێزیان لە کەسایەتی و پێگەی سیاسی و ڕێکخراوەی خۆیان وەردەگرن و پێیان وایە ئەوە کەسەکانن کە ڕێبەرایەتی دەکەن. بەڵام ئەم بۆچوونە ڕۆژ دوای ڕۆژ تەحەدا دەکرێت و پێداچوونەوەی پێدا دەکرێت. بۆچوونی جودا لەمە بۆ نمونە پێی وایە کە ڕێبەرایەتی چالاکیێکی دەستجەمعیە نەک تاکە کەسی. ڕوانگەیەکی دیکە و ڕادیکالتر لەمەش تەنانەت پێی وایە کە ڕێبەرایەتی لە ناوکەوانە پرۆسەیەکی دەستە جەمعیە، نەک تەنها کردار بەڵکو پرۆسەیەکی دەست جەمعیە و جەخت لە پرۆسەبوونی ڕێبەرایەتی دەکەن بەوەی کە هێزی ڕێبەرایەتی سەرچاوەکەی کارکردنی خەڵکە پێکەوە بە شێوەیەکی بەردەوام. بانگەشەکارانی ئاراستە و بۆچوونە جیاوازەکانی ڕێبەرایەتی کێشەیان لەسەر سروشتی پەیوەندیەکانی خەڵک هەیە و لەسەری ڕێک نەکەوتون. باوەڕی زاڵ و تەقلیدی بە شێوەی ستونی هەرەمی دەڕوانێتە پرسی ڕێبەرایەتی. لەم ڕوانگەیەوە باوەڕەکە وایە کە هەندێک کەس بۆ نمونە ڕێبەرەکان هێزیان بەسەر کەسانی دیکەدا دەشکێت بەهۆی ئەو تایبەتمەندیە کەسیانەی کە هەیەە یانیش پێگەیان لە ڕێکخرا و سیستەمدا. ئەوانەی ئەم باوەڕیان هەیە قەناعەتیان وایە کە سیستەمێکی تۆکمەی هەرەمی پێویستە تا ئەوەی کە هەندێک کەس بێتوانان یان توانای خۆ مرۆڤ بەگشتی توانای خۆبڕێوەبردنی نییە، ئەو بێتواناییە لە ڕێی ئەو سیستەمە هەرەمیە تۆکمەوە قەرەبوو بکرێتەوە. لە دەستگاکانیشدا باوەڕیان وایە ئەم شێوە ڕێخستنە هەرەمیە ستونیە بۆ قەرەبووکردنەوەی ئەو ئەندامانەی ڕێکخراوەکەیە کە توانان نییە ئەو کارانەی کە پێیان دەستپێرێت ئەنجامی بدەن. ئێرە ڕۆڵی کەسەکان
ئەوانەی کە ئەرکی ڕێبەرایەتیان پێدراوە ئەوەیە کە هێزەکان بەکار ببن بۆ هەڵنان و بۆ پشتگیریکردنی ئەو کەسانەی کە توانایان نییە یان وەکو بڵێ هاندانیان نییە یانیش متمانیان پێ ناکرێت کار و چالاکیەکان بەو شێوەی کە لێیان داوا کراوە ئەنجام بدەن. ئەو کەسانەی کە وەک ڕێبەر دیاری کراون هێزەکان بەکار دەبن بۆ بەگەرخستنی چالاکی ئەو کەسانەی کە لە خوارەوەی خۆیانن لە پێکاتە هەڕەمیەکەدا. بەڵام بانگەشەکارانی ڕوانگەکانی دیکە بۆ ڕێبەرایەتی بۆچوونێکی ئیجابی تریان لەمە هەیە بۆ مرۆڤایەتی. ئەو بۆچوونە ڕەت دەکەنەوە کە پێی وایە مرۆڤەکان بە سروشت نایەکسانن. لەبری ئەوە باوەڕیان وایە کە مرۆڤەکان لە ڕاستیدا دەتوانن خەمی کار و ژیانی خۆیان بخۆن. بای ئەوەنەش بەرپرسیارن کە ئەو کارانەی بۆ ژیان و بۆ پێشخستن و بەڕێوەبردننی ژیان و کاری خۆیان و خەڵکانی دیکە پێویستە ئەنجام بدەن. ئەنجامی ئەم بۆچوونەش ئەوەیە کە بانگەشە بۆ ئەوە دەکەن کە پەیوەندیەکی ناهەرەمی ناستوونی هەبێت لە کۆمەڵگە و لە دەستگاکاندا بۆ ئەوی مرۆڤەکان کار و ژیانی خۆیان بەڕێوە ببن. جەخت لەوە دەکەنەوە کە پێویست ناکات ڕێبەرایەتی بە هەمیشە بە پێگەیەکەوە ببەسترێتەوە یان ببەسترێتەوە بە کەسانێکەوە کە علاساس بە توانان یا توانایەکی دیاریکراویان هەیە، بەڵکە هەمووان دەتوانن و دەبێت هێزی ئەوەیان هەبێت کاریگەر بن هەر یەکە و بە شێوە و لە کاتی خۆیدا. بەم مانایە هێز ئەوە نییە کە کەسێک یا کۆمەڵە کەسێک بەکاری ببات بۆ کۆنتترۆلکردنی ئەوانی دیکە، بەڵکە وەک سەرچاوەیەک بۆ سوودی گشتی بەکار دەبرێت. پەیوەست بە توخمی سێمی ڕێبەرایەتیەوە کە ئامانجەکانی ڕێبەرایەتین ڕوانگەی جیاواز بۆ ئامانجەکانی کار و چالاکی ڕێبەرایەتی هەن. ڕوانگە با و محافیزکارەکان زیاتر جەخت لە بەدەستهێنانی ئامانجەکانی دەستگاکان دەکەنەوە. جەختەکەش بە گشتی زیاتر لەسەر ڕێکوپێکی کار و زیادکردنی توانای بەرهەمهێنانە. ئەو ئامانجانەی دیکەش کە دەمێننەوە زیاتر پەیوەستن بە هەریەک لەو دەستگایانەوە کە ئامانجەکان دیاری دەکەن و بەگشتی بە نهێنی دەمێننەوە، ینی ئاشکرا ناکرێن. ینی دەکرێت لە باوەڕی با و تەقلیدی محافیزکاردا بۆ ڕێبەرایەتی ئامانجی دیکە هەبن، بەڵام ئەو دوو ئامانجە سەرەکیە هەن کە هەموو باوەڕە باوەکە کۆ دەکاتەوە با بڵێن. ئامانجی دیکەش دەکرێت هەبن، بەڵام پێوەستن بە تایبەتمەندی دیاریکراوەکانی هەر دەستگایەکەوەی. بەمەش ئەرکی ڕێبەر دەبێتە بەکارهێنانی هێزەکەی بۆ ئەوەی فەرمانبەران و کەسەکانی دەستگاکە تا بتوانن کار بکەن و ئامانجەکانی دەستگاکان کە بۆیان دیاری کراوە بهێن نەدی. زۆر جار ئامانجەکان بۆ ئەوەشن کە ئەو وەزعی کە لە دەستگاکەدا باوە وەکو خۆی بهێڵێتەوە و وەکو بڵێ باری قبولکراوی دەستگاکە نەگۆڕێت. ئەڵبەت ڕوانگەی دیکە هەن کە تەحەدای ئەم بۆچوونە دەکەن و زیاتر جەختیان لەسەر ئامانجە کۆمەڵایەتیەکان دەکەنەوە. ئەم ڕوانگانە زۆر بەڕوونی ئاماژە بە ئامانج و ئاواتە کۆمەڵاتیەکان دەکەن و جەختیان لێ دەکەنەوە. بە نمونە یەکێک لەو ئامانجانەی ئاماژەی بۆ دەکرێت و جەختی لێ دەکرێتەوە بەدەستهێنانی عەدالەتی کۆمەڵایەتیە. ئەمانەی ئەم ڕوانگەیان بۆ ڕێبەرایەتی هەیە، ڕێبەرایەتی وەک هێزێک بۆ شلۆقاندنی وەزعی چەقبەستووی کۆمەڵایەتی و دەستگایی دەبینن. ئەو وەزعە چەقبەستووەی کە لە کۆمەڵگە و لە دەستگاکاندا هەن بیشڵەقێن لەگەڵیدا بنەماکانی ڕەگەزپەرستی و نەژادپەرستی و جاکاری نەهێڵن. لێرەدا هێزی ڕێبەرایەتی بریتێ لە پێدانی هێز بە بێهێزەکان، بەوانەی کە هێزیان لێ بڕاوە. هێزی ڕێبەرایەتی بەهێزکردن و پێدانی هێزە بە بێهێزەکان. بە هەر حاڵ ڕێوانگەی جۆراوجۆر بۆ ڕێبەرایەتی هەن، مەرجیش نییە ئەوانەی کە گرنگی بەم بوارە دەدەن تەنها یەک لە دوان هەڵبژێرن. لە نێوان ئەم سەر و ئەو سەیری ڕوانگەی با و ڕوانگەی دژەباو بۆ ڕێبەرایەتی جۆر و ئاستی جیاوازی ڕێبەرایەتی و تێگەشتنی جیاوازی ڕێبەرایەتی هەن کە دەکرێت ینی ئاماژیان بۆ بکرێت و دەستیان بۆ ببرێت. ڕوانگەی جۆراجۆر هەنوەکو گوتم، بۆ نمونە ڕێبەرایەتی ئەخلاقی، ڕێبەرایەتی بەشداری پێکەر، ڕێبەرایەتی کارگێڕی، ڕێبەرایەتی دیموکراتی،
ڕێبەرایەتی وەک ئاڵوگۆڕکردن، ڕێبەرایەتی بۆ ئەوانەی کە توانایەکانیان جودان، ڕێبەرایەتی خوێندکاران، ڕێبەرایەتی دایک و باوک یا جڤاک، ڕێبەرایەتی ئازادی هێن، ڕێبەرایەتی هاوبەش، ڕێبەرایەتی دابەشکراو، ڕێبەرایەتی بگۆڕ ئەوەی کە دەبێت هۆی گۆڕانکاری، ڕێبەرایەتی ڕێنیشاندەر یان بۆ نمونە ڕێبەرایەتی مامۆستا. ئەمانە هەمووی ڕێبەرایەتی جۆراوجۆرن کە دەکرێت نەکەونە ژێر هیچ کام لە باوەڕە تەقلیدیەکان یا باوەڕە تەواو دژە باوەکان. شتێکی زۆری ئەم جۆرانەی ڕێبەرایەتی ناکەونە ژێر هەریەک لە ڕێبەرایەتی ستونی یا ڕێبەرایەتی ئاسۆیی، بەڵکە تایبەتمەندی هەردوو جۆرەکەیان تێدایە زۆر جار ڕێبەرایەتی دەکرێت ئاراستەی دژێکی تێدابێت، ئاراستەی باویشی تێدابێت، لە هەمان کاتە ئاراستی دژە باویشی تێدابێت. هەرچۆنێک بێت ڕێبەرایەتی پێوەستە بەهێزەوە، پێوەستە بەوەی کە لە ڕێکخرا و جوواکەکاندا چۆن خۆمان بەڕێوە دەبین و بەڕێوە دەبرین و چ جۆرە ژیان و دنیایەکمان دەوێت کە ئەو کارانەی ڕێبەرایەتی بۆمان بهێن نەدی. هەر بۆیە گرنگە بزانین کە ئێمە چ جۆرە ڕوانگەیەکی ڕێبەرایەتیمان بەلاوە گرنگە و پێ باشە. گرنگە ڕوانگەمان بۆ ڕێبەرایەتی بزانین و ماناو دەرهاوێشتەکانی ئەو ڕوانگەیەش تێبگەین، چونکە ڕوانگەکە دەری دەخات کە کێ بڕیارە گرنگەکان دەدات، کێ سوود لە بڕیارەکان دەبینێت و لە کۆتاییدا دەستگاکانمان چ جۆرە شکل و شێوەیەکیان دەبێت. هیوام وایە ئەم ڤیددیۆیە سوودێکی هەبوو بێت و گفتوگۆیەک دروست بکات. ئەگەر پرسیارێک تێبینیەک ڕخنەیەک پێشنیازێک هەبێت من پێم خۆشە بیبیستم لە کۆمنت و لە نامە دەتوان بۆم بنێرن. هیوام وای لایکی ڤیددیۆکە بکەن، لای خۆشتان بڵاوی بکەنەوە و تا ڤیددیۆیەکی تر کاتێکی خۆش خواحافیز.